آلا مرحت بو ساغو سلیم و جبری بهستر وگریا جوارا بحث آلا شالی دکم آلا پشت لنخوشی شکاند وگریا سر کار خواه و نها لبرلینه کریز حکومت آلمانیا و روشا کوچبران دشوپینه آلا تبخیر هاتی چاوی محمویان رونی بن تین براستی تجبر شیرینتر و جوانتر و خوشکتر دیاریا دڵبەخەن زۆر سپاست دەکەم باوەڕ کە ئەوەندە دڵخۆشم هەموو سانێک لە دوێنێ من سوپاسی خوا ئەەکەم کە توانیمە بێمە بەر سەرشاشەی ڕوودا و بە سەدان نامەی جوانی بینەر بسەر ڕووداوم بۆ هاتووە هاوکارەکانم وەکو توی ئازیز خۆشەویست هەموو نامەی جوانیان بۆ ناردم زۆر دڵخۆشم وە بە هێز و توانایەکی دیکەوە هاتوومەتەوە ئەوەش هێز و توانە بەخشە ئەوەی کە ئێوە لەگەڵ منە زۆر سپاسانەکەم هەر دەمێ دڵخۆش بەڵێ من لە پەرلەمان ئالاتل لە ئەڵمانی تل بەرلینێ لەسەر داخوازە AfD پارتی AfD پێویست بوو پەرلەمان ئالمانیا بەحسا کۆچبەرێن سووری بکرە و بجڤیا لێ جڤین چێ نەبوو سەدەم چییە؟ زۆر ڕاستە جوینەکە ڕاستەکەی سەری نەگر لەبەر ئەوەی بەڕاستی ئەتوانم بڵێم بەرلین شڵقاوە ڕاوێژکاری ئەڵمانیا سەرقاڵی ئەوەیە جێگیرەوەی پۆستی وەزیرەکانی پارتی لیبەراڵەکان بدۆزێتەوە واتە ئێستا حکوومەتی ترافیک کۆتایی هات ئێستا حکوومەتی کەمینە بەڕێوەیە و ئۆلاف شۆلز کە ئێستا ڕاوێژکاری ئەڵمانیایە دەبێت تا 15 کاتێککە دێتە ناو پەرلەمان و پرسیاری متمانە وەڵام دەداتەوە دەبێت حکوومەتەکە بەڕێوە بچێت باتە چەندین یاسا و ڕێسا هاتوو دەبێت پەسەند کرێت لە پەرلەمان و دوای ئەوە بڕیارە کە سەرۆکی ئەڵمانیا پەرلەمان هەڵبەشێنێتەوە پاشان دەتوانن مانگی سێ هەڵبژاردننی پێشوەختە ڕوودەدات لە ئەڵمانیا ئەمە ژوایکە کە فراکسیۆنەکان سەرقاڵم لە کۆبوونەوەدا بوون چۆن خوان ئامادەکەن هەندێکیان داوا ئەکەن زووتر هەڵبژاردن بکرێواتە لە مانگی یەکە بەو سەرمایە ئەمە پرسێکی گەرمی ناو پەرلەمان و پرسی گەرمی ناو حکوومەتی ئەڵمانیای بۆی هەموو سەرقاڵن نەتوانرا ئەو پرسە ئەمڕۆ بەڕێوە بچێت لە ناو پەرلەمان بەڵام پرسی کۆچبەران دڵبەخن پرسێکی هەرە گەرمە سیاسەتی کۆچبەرانی ئەڵمانی ئێستا هەموو پارتەکان هەم پارتی سەوزەکان سۆسیال دیموکراتەکان کریستیان دیموکراتەکان هەموو دەیان چەپەکان هەمویان دایانەوە سیاسەتێکی نوێیان هەبە بۆ هەڵبژاردننی داهات و بەڕاستی ئەوە قەیرانێکی هەرە گەورەیە کە تا ئێستا سەری ڕەنەکەوتن وەکو کریستیان دیموکراتەکان بە پێی ڕاپرسیەکان بە زۆرترین دەنگ بەدەست دەهێن ئەگەر ئەوان بێنە سەر دەسەڵات لەگەڵ سۆسیال دیموکراتەکان دەبێت ڕێگەی بەڕاستی سنوورێک بۆ هاتنی کۆچبەران دەیانەوێت دابنێن ئەمە پرسێکی هەرە گرنگە ئەمان داوا دەکەن کە سیاسەتی کۆچبەرانی یەکێتی ئەوروپا لێرە پەسەند بکرێ ئەمان دایانێ ئەو کۆچبەرانی کە تاوانیان ئەنجامدا لە ئەڵمانیا بە زووترین کات دێپۆرتی وڵاتی خۆیان بکەنەوە ئەگەر بێت و سووریش بن اینجا بۆ ئەو پرسە حکوومەتی ئەڵمان ئێستا لە گفتوگۆدا لەگەڵ تورکیا لەگەڵ ئەردەن لەگەڵ لوبنانیش بوو بەڵام ئێستا بەوەی کێشەکانەوە ئەوە ڕاگیراوە بەڵام هەوڵ دەدەن حتا شاندێکی ڕۆژئاوایی کوردستانیش هاتبوون لەگەڵ وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا کۆبوونەوە داوایان کرد کە ئەوان ئامادەن ئەو کۆچبەر سووریانی کە ئەڵمانە دەوێت دێپۆرتی بکرێتەوە وەریگرە بە شەرتێک ئەڵمانیاش ئەو داعشانی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان جنسی ئەڵمانیان هەیە بیان هێنەوە بۆ ئەڵمانیا واتە گفتوگۆکان گەرمن پرسێکی هەرە گەرمە بەتەواتی ئێستا دەڵێن لەبەر سووریا کە شەڕە نابێ ئێمە بڵێن دێپۆرت ناکرێنەوە دەبێت دێپۆرت ئەوانش دێپۆرت بکرێنەوە گەلێکی سپاس ئالا کێف خۆش بووم ماڵە تا ئاوا ئالا شالیژێ برلینێ چما من زوو خواست خاطر تا بخوازم جبر کو سەرۆکی ئەمریکا جو بایدن لە واشنگتن داخفە سپاس ئالا